کەسمان نییە ئەکتەر و شانۆکار و هونەرمەندی خاوەن ئەزمون شەماڵی عەبەڕەش نەناسێت کە یەکێکە لە فیگەرە دیارەکانی سینەما و شانۆی کوردی. وەک ڕێزێک بۆ هونەرمەند شەماڵی عەبەڕەش بەڵگە فیلمی یادەوەری ئاوازی شارێک لەسەر شانۆ نمایش کرا. کەمێک لەو بەڵگە فیلما بینین و زیاتر قساکەین. چاودا خەم و تۆماری عومی ڕابردووم وەک فیلمێکی سینەمایی دێتی بەرچاوم. بە هەموو خەڵکی گەڕێکمانەوت سعات ئەوەنە شانۆیمان هەیە، بەڵام تکایە هەچ کەسێک هات کورسی نایلۆنەکەی خۆی لەگەڵ خۆی بێنێ. دانیشتین بازیکردن هیچم نەوە تۆ خۆشت پێوتە بەسە جواب بمێرەوە. بە تایبەت لە وڵاتی ئێمە زەحمەتە یادگاری مناڵیت وەک تەمەنێکی من یادگاری مناڵی وەک خۆی بدۆزیتەوە. ئێوارێ و ئاهەنگی گەڵا ڕێزانیە دەکانمە هەورە ئەسمانی گرتووە. مرۆڤ یەک جار و لە یەک شوێن لەدایکە بێت، بەڵام ڕەنگە چەند جارێک و لە چەند شوێنێکی جیاوازە بمرێت. هونەرمەندی خۆشەویست شەماڵی عەبەڕەش لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە. بە خێراتی کاک شەماڵ، بەخێربێی سەرچاومان، بەخێربێی. ئەگەر بە یەک دێڕ پێناسەی ژیانی خۆت بکەی ئەڵێ چی؟ ئەزانم بە یەک دێڕ ناکرێ، زەحمەتە، بەڵام من کەسێکی بەختەوەرم، زۆر ژیانێکی زۆر خۆشمە بۆ لەگەڵ هەموو تاڵی ژیانە. بۆچی؟ چونکە لە بوارێکا کارم کردووە کە لە هەموو زروفێکە توانیمە خزمەت بەگەلەکەم بکەم، توانم بەو دێڕە وەسفی ژیانی خۆم بکەم. تەمەند درێژ بیت، هەمیشە جێگای شانازیت. بەڵگە فیلمی یادەوەری ئاوازی شارێک لەسەر شانۆ ئێستا کاتی بوو؟ وەڵاهی هەموو کاتێکە مرۆڤێک لە بوارێکی تایبەتا کارەکا وەکو بواری ڕۆشنبیری فکری و جێدەستی دیارە بێەوە مێژوێک بۆ خۆی دروستەکە، پێویستی بەو فیلمە هەیە، پێویستی بەو بەڵگەی فیلمە هەیە. ئێمەی کورد بەداخەوەڵێم کە زیاتر مردوو پەرستین وەک لەوەی زیندوو پەرست بین، بەڵام ئەم هەنگاوانە ئیشەڵا وامان لەیەکا کە ئیتر بە جۆرێکی کەبیر بکەینەوە، بیر لە زیندووەکانیشمان بکەینەوە. من دوێنێ لە هەموو چاوپێکەوتنەکانە باسیەوەم کرد کە من خۆشحاڵم، خۆشبەختیشم کە هێشتا زیندووم و ئەو بۆنەیەم بۆ کرێ، نەک بە پاژووی کامرم و خۆمان کابرێ نییە. تەمەنت درێژ بێت. بێگومان خەرمانی ژیانی تۆ خەرمانێکی پڕبەرەکەتە، هەم لە ڕووی شانۆ و هەم لە ڕووی سینەما و ئێستا بینیمان تۆ دەنگیشت زۆر خۆشە و چەند بەرهەمێکیشت هەیە. ئەو بەرهەمانە بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە کاک شەماڵ؟ بۆ هەفتاکان ئەگەڕێتەوە، سەدەی پێشوو بڵین. لە 76 بە دواوەی تر ئەو بەرهەمانە بۆ هەشتاکانیش تا خیری هەشتاکان. ئیتر بەم نزیکانە هیچ بەرهەمێکی ترە تۆمار نەکردووە؟ وەڵاهی لە فلیمەکە شتێک بازەکرێ لەگەڵ کاگەنوەر خەراخی تر بزانین. باشە، باسی فیلمەکە بکەین. بردیتەوە بۆ کوێ لە کوێ دەستە پێکرد؟ ئەو فیلمە تەبان لەگەڵ کاکەورازیش وەکو دەرهێنەری فیلمەکە زۆر باسمان کرد. نەئەکرا بەو مدەکەمە لە مدەی 50 دقەیەکات هەموو ژیانی من جیتیان نابوو بەڕاستی، لەبەرەوە کارەکە زۆر قورس بوو بۆ کاکەوراز. ئێمە مەتریاڵێکی زۆرمان هەبوو لە وێنەگرتن. کاکەورازە بووە هەڵبژاردنێکی قورس بکە بۆ ئەوەی کەوا جێی کامە بکاتەوە لە فیلمەکە، بەڵام زۆر عاقڵانە، زۆر زیرەکانە وەکو هەموو جارێک و پیشەکەی خۆی کاکەوراز سەرکەوتوو بوو لەوە کامەی هەڵبژارد بوو. زۆر شت لە فلیمەکان نەبوو، بەڵام ئەوانی کە زۆر گرنگ بوون لە فلیمەکە من زۆر دڵخۆش بووم پێی بە فلیمەکە. بەڵێ فیلمەکە سیناوری بۆ دانرا و جارێکی تر بڵین نواندنی تیاکرایەوە بوو جۆرە بوو یان فیلمەکە سیناریۆیەک هەبوو لای خۆی کاک هەوراز بوو بۆ کاری ئیشکردنی خۆی، ئەوە سەربەستە بۆ خۆی، بەڵام بەنسبەت منەوە
من تاکە ئەکتەر بووم تایە لە فیلمەکە و لە بیرراوێکی شادانی خێزانم ئەویش لە فیلمەکە هەبوو ئەکتەرێکش ئەوە نەبێت ڕۆڵی یەکی کارکتەرێکی کەماندی بێ ڕۆڵی خۆمان بوو کارکتەری خۆمان بوو. چەندێکی فەرقە لەگەڵ ئەوەی کە با بڵێن بۆ فیلمەکانیان بۆ ڕۆڵەکانە لەسەر شانۆ تۆ بەرجەستەی کارکتەرێکی ترەکەی بەڵام ئەم جارە بەرجەستەی خۆتەکەی زۆری فەرقا و زۆر زەحمەت ئەو هەستە چۆنە کاک شەماڵ زۆر سەیرە ینی تۆ کە بەرجەستەی کارکتەرێکی ترەکەی پێشەکی خۆت بۆ ئامادە کردووە ئەو حیوارانی کە و هەیەی دیالۆگانە تۆ لە بەرت کردووە بە دوایە ڕۆیشت دراسەیەکی زۆر قوڵە کردووە بۆ کارکتەرەکە ینی بەڕاستیە بێ ئامادەبی بەڵام لە کاتێکا کە شتێکی واکرێت تۆ باز لە خۆ دەکەی ئامادەگیری نازانین لە چۆ بکەین ینی چکە پرسیارەکان لە پڕەکە دێن تۆ هێشە خۆ بۆ حاضر نەکردووە بەڵام ئەش بێ بیزانی چکە ژیانی خۆتە جگەلەوەی کە مەسلەی بیر ینی خەیاڵ هۆش ئەوانە زۆر دەوری تیا بینێ جاری وایە تۆ شتت بیرەچێتەوە ینی سەبەسەر لەی وەکومن لە تەمەنی منە زۆر بیرەوەری هەیە بیرت نییە مەگەر شتێک باز بکرێت تۆ بیرۆەکانی خۆت بێنە ئەوەش زەحمەتترە لەوەی کە تۆ بچیت ڕۆڵی کارکتەرێکیکە ببینی. ڕاستە کێ یارمەتی یایت با بڵێن لە کەسە نزیکەکانی خۆت ئەوانەی کە زۆر یادەوەری هەیە ئێستا خۆت وتت ڕەنگە بیرت نەما بێ؟ بەڵێ زیاتر ئەوەی کە لە فترەی دوای هاوسەرگیریمەوە شادان یارمەتی دەرم بووە بۆ شتە و بیرەوەریانێکە هەم بووە بەڵام پێشتر هەر تەنها ئەتیمادم لەسەر خۆم بوو. هیچ بیرە لەوە نەکردوتەوە یان پێشتر ئەو ئەزمونەت نەبووە کە ژیانی خۆت بنووسیتەوە ئەگەر بە شێوەیەکی سادەش بێ با بیرم لێ کردوتەوە تقریبان 2006 نووسی و تەرجەی هەندانی شتۆشایی کچم شاروی کوڕم شادان لە دەریشەوە برادرانم بیزات لێرە سڵاوم هەیە بۆی توانە هەمە زۆر تەرجەیان کرد بکە بینوسم بەڵام بەڕاستی بڵم تەمەڵم لە نووسینە یعنی هەندێک جاریش بیان و ئەهێنمەوە بۆی نەینووسم مەسەلا پێمەڵەن بۆ لەو شتر دەست لێڵگەڵم ئەو فترێن بیر نایەت چی بکردووە ئیترەوە کەم بە بیان و بۆی نەنووسم. هی ئەوە نییە کە ناتەوێت بگەڕێتەوە بۆ ئەو سەردەمانەوە و یادگاریانەوە نا چونکە گەڕانەوەم بۆ سەردەمانە شتێکی وایتیانیەکە یەکەم لی بترسم دووهەم ڕەنگە بێتاقەتت بکایان ئەکرێت وڵا بیرمێ نەکردەوە کوردستان بەڵام ئەکرێت ئەوەش دەوری هەبێ بەبێ ئاگام لێ نەبوو بێ جگەلەوەی کە مەشغەڵەتی ژیانی من ڕاستە ئەو فترانی کە لە کوردستان بم کە ئیستا بۆتە زۆری نەیکات بۆ من لە کوردستان هەمووی مەشغوڵم ینی کاتی ئەوەم نییە دابریشم ئەو فترانیش حوسەڵەیەوێ ینی بەڕاستی تااقەتەوە بە تایبەت سامانیە قەڵەم و کاغەز بێ لەسەر لاپتۆپ و کۆمپیوتەر نەخێشتی وان نییە مەسەلا ئیجا من لەبەروی کارەکەم ینی نووسەریش نەبووم لە نووسینیشا زۆر باش نیم لە ئینشا زۆر باش نیم ینی حتا لە مەکتەبی شاکاتی خۆی گەنج بووم لە زمانی عەرەبیە زۆر باش بووم لە قەواعیدا هەر زۆر باش بووم بەس لە ئینشا زۆر خراپ بووم ینی ئەوانە هەمووی دەورە بینی قەت با بڵێن تێکستی شانۆی نەنووسیوە نەنووسیوە تۆ حوسەڵی ئینشا نەبێ حوسەڵی تێکستی هەر نییە بەس خوێندنەوەی نەیە. زۆر باشە کام قۆناغی ژیانی خۆت هەستەکەی ئەوە قۆناغی زێڕینی شەماڵی عەبەڕەشە؟ قۆناغی ژیانی من وەکو کارکردن بەسراوە بە قۆناغی هونەریەوە یعنی ئەو قۆناغ هونەری کەوا پێی ئەوترێ شانۆی زێڕینە سەردەمی زێڕین کە لە کۆتایی هەفتاکان دەست پێکات تا بڵین بیدایەتی نەوەتەکان من لەبەرۆی لەو قۆناغا بەشدار بووم و کاری زۆر زۆری شمەیەتیایە بۆ منیش ئەو قۆناغا زێڕینار قۆناغی زێڕنی منیژەکاتەوە و هەموو ئەو برادر و هاوڕیانی کە پێکەوە کارمان کردووە هەڵبەتە ئەو وەختە قۆناغی زێڕینی. تۆ یەکێکیت لەو ئەکتەر و لەو هونەرمەندانەی کە
با بڵێن قۆناغەکانی کارکردنی هوەری چەندین قۆناغی جیاواز و چەند سەردەمێکی جیاوازیش کامی زۆر چێژ بەخش بۆ تۆ وەکو هونەرمەند ئەو سەردەمانەی تر کە بە شێوەیەکی زۆر سادە کارەکان بەرهەمە هێنران یاخود چوونە سەرشان و لەو سەردەما و بە بەراوردی ئێستا کە تۆ ڕەنگە ئەزمموی هەردوو سەردەمەکەت هەبێ. بەڵێ ڕاستە من طبعا هەمووی بۆ من ئەزمونەکان خۆش بوون و گرنگ بوون، بەڵام تۆگەر جیاوازی ئیستا ئەو سابکەی جیاوازەکان زۆرن لە زۆر ڕوشەوە جیاوازن. ئەو سا مەسەلا بە تایبەت فترەی هەفتاکان بۆ هەشتاکان و سەرەتای نەوەتەکان ئەو قۆناغی کەوا پیا ڕوشت بووین لەو سەردەما قۆناغێکی بەرگری بوو، مقاومە بوو، یعنی تۆ کاتێک کە ڕۆشتی لەسەر شانۆ ئیش دەکرد خۆت وەک پێشمەرگەیەکە بەدیە ئەبینیەوە چۆن پێشمەرگەیەک لە شاخ هەستەکەی ئەرکێکی گەورە نیشتمانی و تەواتی و لەسەر شانە. بەڵام ئێستا شتەکان گۆڕاوە، یعنی شانۆیەکان بوونەتە کێشەیەکی تر و لەلایەکی ترەوە مەسەلەی حەز عشق ئێستا زۆر جار بەداخەواڵێم کارە هونەرەکان بوون بە وەزیفە لە عشق دەرچوون کە ئەمە خەتەرێکی گەورەیە بۆ سەر شانۆ بۆ سینەما بۆ دراماش، یعنی مجرد بۆ پارەیە یاخود بۆ سوشیال میدیا و ئەوانش زۆر کاریگەری هەیە بەتاکید هەر نەک لە کوردستانە، ینی لە هەموو عالەمی دەریشەوە لە مەجالە هونەرەکە سوشیال میدیا دۆرێکی گەورەی هەیە. جاری وا هەیە سوشیال میدیا وا لە ئەکتەری گەورەی جیهانیەکە تووشی غەڵەتی گەورە بێ بە ڕووبکاتە دەرمان ڕووبکاتەوانە بەڕاستی زۆر ڕاستە. ئەی وەکو با بڵێن کارکردن لە شانۆ و لە سینەما ئێستا لە هەردووکی تۆ ئەبینین لە چەند بەرهەمێکی سینەماییت هەیە و بەم ماوەیەک پێش ئێستش لەسەر شانۆ تۆمان بینی، کامی زۆر چێژ بەخشە بۆ تۆ؟ بۆ من لە بەروی من هەر شانۆکار بووم، بەڕاستی چێژی شانۆ جیاوازە لە سینەما. لە شانۆ تۆ کاتێ نمایشەکەی مامەڵەت لەگەڵ ڕاستە و خۆ لەگەڵ مرۆڤێکی زیندوایە، بەڵام لە سینەما کاتێکیشەکە یا لە تەلەڤیزیۆن تۆ مامەڵەت لەگەڵ ئینسترومنتێکایە، ئالەتێکایە، کامێرەیەکایە. شانۆ هەستەکەی تۆ هەموو جەستت لە چاوی بینەرا دیارە، بەڵام سینەما تەلەڤیزیۆن ئەبێ هەستی ئەوە هەبێ کە تۆ بە پێی لێنزی کامێرەکە تۆ دەرەکەوی، یان جاری وایە کلۆساپێکە بۆ گیرێ تۆ بەس دەمو چاوت یا چاوت دیارە. ئەمە قورسایی خۆی هەیە بۆ کارکردن، چونکە تۆ ئەبێ هەموو داهێدانەکانە چوزانم ئەبێ هەموو تواناکانە بخەیتە ئەو بەشەوە کە لە لێنزی کامێرەکە دەرەچێت. بەڵام وەکو چێژ لای من شانۆ چێژی زۆرترە. شانۆ جسرێکی وەهمی هەیە لە بینی تۆ بینەرە، ینی ئەزانی چیەکی لە شانوە لە سینەما و تەلەڤیزیۆنە نازانی چی. هەموو جارە پێ مەڵێن پێشوی فلیمەکە عەرز کرێ ئەو فلیمە چۆنەڵەم نازام، ڕاستە دەورم تیا هەیە بەڵام بەڕاستی نازانی چی دوای دەرەچێت، چووکە مصور دەوری هەیە، مدیری تەسویری دەوری هەیە، لە ئاخیرا مۆنتاژ دەورە بینێ، ینی ئاخەوە فلیمە چی لێ چکە مۆنتاژ وەکو مخرجی دووەم وایە توانە فلیمەکە بەرێ بە کوڕ هاتوانە بە ئاسمانە. ئەو لەبەرەوە نازانم، بەڵام لە مەسرحە ئەزانم چی ئەزانیت. با بڵێن هێڵەستەرێکیەکەی شانۆیەکە نمایشەکەش دیاریەکات. بەتاکید زۆر باشە. چ شتێک لە شانۆیە بە تایبەتی ئەو کاراکتەرانی کە یێنە بەردەستی تۆ و تۆ بڕیارەیت لەسەر ئەوەی کە لەم شانۆیە بەشدار ئەبیت، چ شتێکی ئەو کاراکتەرە زۆر سەرنجی تۆ ڕائەکێشە وات لێ بکاکە ڕازی ببیت؟ کاراکتەرێک کە سادە نەبێ، سادە نەبێ و تۆ بتوانیت هێز و توانا و تاقەی خۆت وەکو ئەکتەر پیشان بیت. یان زەبت من یەکێ لە شتەکان کە زۆر گرنگی پێدەم بۆ کاراکتەرەکان کە بەرجەستەی بکەم مەسەلەی سادە نەبوونی کارەکەرە. ئاسان و سادە هیچت پێ ناکرێ، یعنی کە کارکتەرێک سادە بوو تۆ ناتوانانی قورسیکەی، کە کارکتەرێک ئاسان بوو تۆ ناتوانانی ئەو تاقەی کەوا ئەتەوێ بەکاری بێنی. یعنی شتی ئاسان ناخۆشە بۆ کاری هونەری، یعنی من پێم ناخۆشە
کارکتەرێکی تایبەتێگە ئاسان هەبێت. خاوەن ئەزمونیش بێ. طبعا چونکە ئێستا من هەر کارێکەکەم ئەو کارە کە تەواو ئەبێ ڕاستە ئەی خەمەلاوە و ئەی خەمارشیفی خۆمەوە لە مێشتی خۆما بەڵام دواتر مەسئولێتە کاری دوای ئەوە کە هەڵێ بژێری ئەبێ حساب بۆ ئەوی پێشوش بکەی یعنی ناکرێتەوە ئەزمونێکی دوور و درێژت هەبێ بیتر لەمە دووە بڵێ قەیداکە ئیشی ساداکەم کارکتەری ئاسانیش هەتوانم وەرگرم ئەمە جگەلەوەی من تەجروبەی ئەخیرم لە فیلمەکانە زۆربەی زۆری ئەو کارکتەرانەی کە وەربگرتەوە بەتر سۆدفە بێ یاخۆت ویستی دەرهێنەرەکان بوو بێ زیاتر کارکتەری ئیجابی بوون یعنی زۆری دەی لە ساهشتا بۆ نەوەتی ئەو کارکتەرانی کە لە ژیانما بینی و من ئیجابی بوون پۆزیتیڤ بوون لە ئاخیریشما لە فیلمی شینە زۆرم حەز لە کارکتەرەکە کرد چونکە زۆر نەگەتیفە یعنی بە پێچەوانی هەموو ئەو کارە هونەریانەیەکە کردومە یعنی حەزم لێبوو لەو مەجالەشان مەلە بکەم بزانم ئایا مەلەوانێکی باشم یان نا. چالاکیەکە چۆن بەڕێوە چوو چالاکی کە بە بێگومان ئەزانم بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە هونەرمەندان و ڕووناکبیران و شانۆکاران و سینەماکارانی شاری سلێمانی یعنی لە تەوەقوعمانە بوو بەڕاستی دوێنێ چەند دڵخۆش بووم بەڵام ئەوەنە دڵپڕ بووم زۆر خۆشە تەبەن زەحمەتە وەسفکردنی ئەو حاڵەتانە بەڵام زۆر خۆشە کە تۆ خۆت بەرهەمی خۆت بەرهەمێکی دوور و درێژی ژیانی خۆت لە هۆڵێکا ببینیتەوە بە هاتنی کۆمەڵێ بینەری جوان کە ڕێزیان داناوە بۆ ئەو مێژووی تۆ چونکە ئەوانەی کە دوێنێ لە هەوڵەکە دانیشتە بوون من حسابێکی جیاوازیان بۆکەم جیاوازن لە بینەری شانۆیی یەکەم جیاوازن لە بینەری فیلم یەکەم ئەوان نهاتون بۆ بیری فیلمیان شانۆی کە من لەبەر خاتری من هاتون یعنی ئەوە زۆر مهم بوو بۆ من زۆر بەرم کەوت یعنی بێ حەد بەرم کەوت بۆیە لە سپیچەکەشان نەمتوانی ینی زۆر بە تەواوەتی قسەی خۆم بکەم چونکە نەمەتوانی بەردەوام بم ئەوەنە بەرم کەوت بوو بەڵام ئەزمون و تەجروبەیەکی زۆر خۆش ئەگەر ئینسان بتوانێت بگاتە مەرحەلەیەک بەو ئەزمونا بڕوە یاخوا هەر تەمەند درێژ بیت زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووم کەم ئێوارەیە گفتوگویەکمان دروست کرد جارێکی تر سپاس بۆ ئێوەکەم دەرفەتتان بۆ من ڕوخسان سپاس دەکەم بەخێراتی دووبارە